لە لووتکەی قەندیلەوە بۆ دڵی برینداری شێخ مەخسوود خوێن و چارە عوسمان یەکە بە ناوی خوێنی شەهیدان و بەرخۆدانی بێوێنەی قەڵای شێخ مەخسوود و ئەشرەفیا جەماوەری سەربەرز ئازادی خوازانی جیهان لەم کاتەدا ئێمە لە بناری شاخە سەرکەشەکانی قەندیل وەستاوین دڵمان ڕۆحمان هەموو هەستمان لەگەڵ خوشک و براکانمانە لە گەڕەکە گەمار و دراوەکانی شێخ مەخسوود و ئەشرەفیا ئەمڕۆ برینی ئەو دوو گەڕەکە برینی کراوەی هەموو کوردستانە ئەوەی ئەمڕۆ لەوێ دەگوزەرێت تەنها شەڕ نییە بەڵکو تاوانێکی ڕووتی دژ بە مرۆڤایەتیە ئەو هێزە تاریک پەرستانی دوێنێ لە ژێر ناوی داعش جیهانیان بە خوێن سوور دەکرد ئەمڕۆ بە هەمان عەقڵیەت و بە هەمان کینە بەڵام بە ناوێکی تر و لە ژێر فەرمانی ئەحمەد شەرع و چەتەکانیدا پەلاماری ژن و منداڵ و پیر و پەکەوتەکانی کوور دەدەن ئەوەی ئامانجیانە تەنها داگیرکردنی خاک نییە بەڵکو ئامانجیان سڕینەوەی ژیان و شکاندنی ئیرادەی گەلێکە کە بڕیاری داوە تەسلیم نەبێت ئێمە دەبینین کە چۆن تۆپ و هاوانی ئەم چەتانە ماڵەکان بەسەرسەری منداڵانی بێتاواندا دەڕوخێنن دەبینین کە چۆن جیهان و زلهێزەکان کە بەنگەشەی مافی مرۆڤ دەکەن چاویان لەدەست ئەم کۆمەڵکوژێت داخستووە شەرمە بۆ ئەو وجدانە جیهانەی کە لە پێناو بەرژەوەندیە سیاسیەکان و ڕێکەوتنە ژێربەژێرەکان بازرگانی بەخوێن و منداڵانی شێخ مەخسوود و ئەشرەفیەوە دەکەن بێدەنگی ئێوە شەریکبوونێکی ڕاستەوخۆی لەم تاوانەدا خەڵکی خۆراگری شێخ مەخسوود و ئەشرەفیا گوێ بگرن ئەم دەنگە دەنگی قەندیلە بەڵام لێدانی دڵی ئێوە تەنها نین هەر گولێک کە ڕوە و ئێوە دەنرێت جەستەی ئێمە لە قەندیل دەپێکێت ئازاری هەردایکێک بۆ ڕۆڵەکەی دەگری و فرمێسکی چاوی ئێمەیە سنوورەکان تەنها وایەری دڕکاوین و ناتوان ڕوحی یەکگرتووی ئێمە پارچە بکەن قەندیل شێخ مەخسوودە ئەشرەفیە قەندیلە ئێمە یەک جەستەین و مەحاڵە پارچە بکرێین لێرەوە بانگەواز لە هەموو هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان دەکەین ئەمڕۆ ڕۆژی یەکێتیە ڕۆژی سڕینەوەی جیاوازیەکانە لە بەردەم ئەم مەترسیە گەورەیەدا با هەمومان ببینە قەڵغان بۆ پاراستنی خوشک و براکانمان مێژ و ڕوحم بە بێدەنگ بووان ناکات سڵاو لە خۆراگریتان سڵاو لە ئیرادەی کە لە ناو وێران کاریدا گوڵی هیوا دەڕوێنێت دڵنیا بن تاریکی چەتەکان هەرگیز ناتوانێت بەسەر ڕووناکی بەرخۆدانی ئێوە سەر بکەوێت بژی بەرخۆدانی شێخ مەخسوود و ئەشرەفیا مەرگ و نەمان بۆ داگیرکەران و چەتەکان سەرکەوتن بۆ بەرخۆدان و ئیرادەی گەل 11/2026 مەجلیسی گەلی بناری قەندیل بژی بەرخودانی گەلی ڕۆژاوە بژی بەرخودانی شێخ مەخسوود و ئەشرەفیا بمرێت داگیرکەران و خۆفرۆشان بژی سەرۆکاپۆ لە ڕۆژاوە بەرخودانە لە ڕۆژ هەڵات سەرهەڵدانە بژی بەرخودانی گەلی ڕۆژئاوا بژی بەرخودانی شێخ مەخسوودیە و ئەشرەفیا بمرێ داگیرکەران و خۆفرۆشان شەهید نامرن شهید نامرن شهید نامرن شهید